مزگەوتی گەورەی خۆماڵ یەکێکە لەم هەرە مزگەوتە دیرینەکانی کورسان و ژیانی ئیسلامی بەبێ شارەزایان دەتوانین بە دەیەمین مزگەوتە دیرینەکانی جیهانی ئیسلامی دانرێت. مێژووی دروستکردنی مزگەوتی گەورەی خۆماڵ دەگرێتەوە سەردەمی فتوحاتی ئیسلامی ساڵی هەژدەی کۆچی ئەو کاتێک کە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ئەم نانتیقەیە کە لە ژێر دەسەڵاتی ساسانیەکان هەبوون فتح کراوە کە جەریری کوڕی عەبدوڵای جەبەلی فەرماندە بووە ئەیدەی فتح کردووە. هەندێک شارەزای مێژوو وا بۆ دەچن کە مزگەوتە لە سەردەمی عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتابە دروستکراوە، بەڵام هیچ بەڵگەیەکمان لا نییە، بەڵام هەرەوەنە دەزانین لە سەردەمی فتوحاتی ئیسلامیە دروست کراوە. وبێ ئەو چەند بەڵگەیەکمانەیە بۆ ئێمە ئیبن مهەلەلی خەزرەجیمانەیە کە ساڵی 1940 کۆچی سەردانی شارەزووری کردووە کە ئەڵێ مزگەوتی جامیعەی لێ بووە، واتە مزگەوتەکە سەڵات نەم مزگەوتی جامیعە بووە، جومعەی تیا کراوە. هەروەها ئیبن یاقوتی حەمەویمانەیە لە کتێبی معجەم البلدان لە کۆتایەکانی سەردەمی عەباسی ئەوی سەردانی کردووە لە کتێب بەناوبانگی معجەم البلدان باسیەکە کە هەرێمی شارەزوور دەکات، ئەویش هەمان زانیاریەکانی ئیبن مهەلەلی دووبارە کردو و دەڵێت مزگەوتێکی تیا جامیعە، مزگەوتی گەورەیە. عەبدوڵڵا حەمموراد مەجید پێشنوێژ و وتارخوێن لە مزگەوتی گەورەی خوڕماڵ لە ساڵی 2006ەوە تا ئەم ساتەی کە قسە بۆ جەنابتانەکەم بەندە وتاربێژ و پێشنوێژی ئەم مزگەوتەیە و پێش منیش مێژوەکەی وەکو پێویست وەکو تێکستێکی دیار زۆر دیار نییە کە مێژووی مزگەوتی گەورەی خوڕماڵ بۆ ساڵی هەژدەی هیجری ئەگەڕێتەوە کە مسەیعەری کوڕی مهەلهەلی خەزرەجی لە ساڵی 340 هیجریدا سەردانی ناوچەی شارەزوور دەکات. ئەڵێت لە ناوچەی شارەزووردا جامیعێکم بینی، چاوم بە جامیعێک کەوت. جامیع لە مستەڵەحاتی فیقهی و ئیسلامیدا بە شوێنێک ئەوترێت کە هەم زانکۆ بێت، هەم مەدرسە بێت، هەم شوێنی قەزا بێت، هەم شوێنی ئیداری بێت، هەم شوێنی عیبادەتیش بێت، شوێنە ئیشە کۆمەڵایەتیەکانیشی تیا ئەنجام بدرێت. ئەگینا ئێمە ئەو شوێنانی کە تەنها نوێژیان تیا ئەخوێنرێت ناویان موسەلایە، بەس شوێنی نوێژکردنە. کاتێک کە بوو بە جامیع ئەم مزگەوتە جامیعە، واتە هەموو بوارەکانی ژیانی ئینسانی تیا کۆبووەتەوە. بۆیە مسەیعەری کوڕی مهەلهەلی خەزرەجی ئەو مۆزوعی باس کردووە کە ناوی ناوە جامیع. پیرەمێردینە من 1940 سەردانی کردو و شعرە بەناوبانکی هەیە، هەتوانین هەر بە شعرەکان مێژووی مزگەوتەکەیمان پێڵێ کە دەڵێت دەوری ئەسحابان سێ مزگەوتکران، یەکێک لە کرمان دووەم، یەکێک لە نەگەڵ دووەم لە کرمان، سێم لە خوڕماڵ سەرچاوی کوردان، هەرسی ئاساری ئەوڵای عومەران. ئەڵێ هەرسێکی ئاساری ئەوڵای عومەران، ئێتر نازانین عەبدوڵای کوڕی عومەرە یا جەریری کوڕی عەبدوڵای جەبەلیە. هەروەها دووبارە ئەڵێ هەرسێکیان ئەڵێ سوڵتان سەلیم گۆی شای بردەوە، قوبە و منارەی دووبارە کردەوە. ئەمە مزگەوتەکە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی فتوحاتی ئیسلامی. لە مزگەوتەکە بەشێکمانەیە پێڵێ منارە جیاوازترە، منارەکە دەگەڕێتەوە بۆ دواتر بۆ سەردەمی عوسمانەکان، بۆ سەردەمی سوڵتان سەلیمی یەکەم کە دوای ئەوە لە شەڕی چاڵدەران ئەم ناوچە کەوتە ژێر دەسەڵاتی قەڵمڕەوی عوسمانی. خوڕماڵ بووە ناوەندی ویلایەتی شارەزوور بۆ پایتەختەکە. لێرە عوسمانەکان گرنگی زۆریان بە مزگەوتی گەورەی خوڕماڵدا، لەبەرەوەی نزیکی دەوڵەتی سەفەوی شیعە بوو، ئەیرە بووە ناوەندێک بۆ بڵاوبوونی ئیسلامی سوننە و شافعی. و هەرتەنها سوڵتان سەلیم مزگەوتەکەی دووبارە نۆژەن کردەوە، منارەیەکی 28 پلیکانەی دروست کرد کە تای سێش کەیسە خەریکی نۆژەنکردەوەن. ئەم منارەیە ئەمە ئاساری کللتوری عوسمانەکانە و دواتر بەردەوام بووە کە وتمان خوڕماڵ کە ئەو کاتە گوڵعەمبەر و ناوەندی ویلایەتی شارەزوور بووە، سنوورەکەی تا کەرکووک بووە. دوای چەند ساڵێک پایتەختی ویلایەتەکە گوازراتەوە بە کەرکووک، بەڵام خوڕماڵ هەر قەزانشین بووە.
مزگەوتە بەهۆی کۆنیەوە لە هەموو عێراق و لە هەموو کوردستان و خەڵک وەکو گەشتیاری ڕووی تێگەن و من وەکو خۆم کە دێمە ئێرە ئارامیەکم بۆ دێ ئاسوودەیەکم بۆ دێ پێم وایە لە ڕۆژەڵاتیشۆ هەر خەڵکم دیوە هاتووە بۆ ئێرە خەڵک زۆر ڕۆکاتە ئێرە و شوێنەوارێکی زۆر کۆنی هەیە و کۆمەڵێک کۆمپانیا هەساون بە نۆژەنکردنەوەی مزگەوتەکە جێگای دەستخۆشین بەداخەوە بەهۆی ئاوڕێدانەوەی حکوومەت لێی پێم وایە هەندێک شوێنی لە ناو چووە تا ئەم ساڵانەی دواییش منارەکەی ما بۆ ئەو منارەی بەڵام بەداخەوە بوومە لەرزە لێیدا ڕووخان بەڵام ئێستا سوپاس بۆ ئەو کۆمپانیانە توانیویانە مەرحلەیەکی باش کاری لێ بکەن و هەساون بە نۆژەنکردنەوەی لەسەر ئەساسی کۆنیەکەی خۆی ئێمەوە گەشتیارێکی شاری سلێمانی هاتین بۆ ئەم شوێنەوارە دێنینە کە لە 1200 ساڵ پێش ئێستا کە بنیان دراوە دروست کراوە و ئێستا ئەم شێوازە ئەم شێوازێکی زۆر جوان و مۆدێرنێکە بەس هیواداری حکومەت مۆدێرنێکی تازە نوێژەنی بکراتەوە کە بەهەر شێوازێکی زۆر جوان و هەروەها لە ڕووی ئاینیشەوە و لە ڕووی گەشتیاریشەوە و شێوازێکی زۆر زۆر جوانی هەیە بەس ئەگەر حکومەت جاتە نوێژەنی کراتەوە زۆر جوانتر و زۆر چاکتر داوا ئەەکەین لە هەموو لایەنەوە بە تایبەتی خەڵکەکەش کە شێوازی ژینگەیەکەی بپارێزێت هەروەها داوا ئەەکەین لە خەڵکیش خەڵکی ئەم ناوچەیەش ئەم شێوازەش ئەم شێوازێکی جوان و بە مۆدێرنێکی جوان بیپارێزن ئەم ئاسنانەیە وەک عەرزم کردی بۆچی دروست کراوە لەبەرەوەی ئافرەت نێتە ئێرە بەڵام ئافرەت هەر دێ کەواتە پێویستەکە ئەم بەشەی مزگەوتەکە جیابکەنەوە لە ئەو بۆ ئەوەی ئیترە بێ بە شوێنێکی گەشتیاری و جیابکرێتەوە لە مزگەوتەکە خەڵک سەردانی بکا بە مرتاحی لەبەرەوەی زۆر جار ئاگام لێ من هاتووم کە ئافرەت و شت بە تایبەتی ئافرەتی ئەوە سەر ڕوت و شت کە یێتە ژوورۆ هەندێک پیا و ئەم بینیومە لێ ئەڵێن مێن ئەڵێن مێنە ژوورۆ نازانم هیچیان هەڵواسیوە هاتنە ژوورۆ بۆ ئافرەت خەدەخەیە من ئەڵێم ئەو ڕێگردن لە هەر کەسێک بێک ئافرەت بێ هەرکەسی بێ نابێ ڕێ لێ بگیرێت بەڵام بە حکمی ئەوەی کە هەندێک کەس کە پیرۆزی لەبەرەوەی پیرۆزی مزگەوتەکە ئەڵێن با خەڵک نەیەت هەتا مامۆساکەش لەسەر ئەوە ئەمەی دروست کرد نازانم ئێوە لەوانەیە ئاگاتان لێ نەبێ مامۆسای مزگەوتەکە بۆیە ئەمەی کرد ئافرەت داهاتە ئێرە بەڵام منە خۆم پێم وایە پێویستە ئەم بەشەی جاگرێت لە مزگەوتەکە بۆ ئەوەی تر ڕێگری لە کەس نەکرێ و هەموو کەسێک بە مرتاحی بێ هینی خۆی بکە گەشتی خۆی بکە و چێژی لێوە بێت ئەو هەموو مامۆستا بەڕێزانەی کە لێرە خزمەتیان کردووە هەر لە سەردەمی فتوحاتی ئیسلامی و سەحابەوە کە هاتوونەتە ئەم ناوچەیە هەتا 1640 میلادی دیار نییە وەکو تەسەلسولی ناویان دیار نییە بەڵام بوون لە 1640 میلادیەوە کە موسابەگی بابانیەکان لە سنەوە دێنە ئەم ناوچەی شارە زوورە میرنشینی بابانیەکان دروستەکەن کە ئەویان بەجێ دێڵم بۆ بەشی شوێنەوار و ئەم بابەتانە مرکزیەتی میرنشینەکان لە ناو ئەم مزگەوتی گەورەی خورماڵایە ئێستش قەبرەکەی موسابەگی بابان لێرە لە ناو مزگەوتەکەی گەورەی خورماڵدایە
و لێرەوە سەرپەرستی میرنشینی بابانیەکان و شارە زووری کردووە هەتا وەکو دەشتی مووسڵ دەشتی هەولێر دەشتی کەرکووک تا ئەگبەتانە کە هەمەدانی ئێستا ئەکات ینی لە ئێران یعنیش سنووری دەسەڵاتی میرنشینی بابان ئەوەندە گەورە بووە بۆیە لە 1640 میلادیەوە کۆمەڵێک مامۆستای زانا و دانا و گەورە لەم شوێنەدا هەم دەرسیان خوێندووە و هەم پێگەیشتوون لەوانە گەورەترین مامۆستا ئەبوبەکری موسەنیفی چۆڕیە کە زۆرێک لە مامۆستایان لە عیلمی سەرفدا ئێستا کتێبەکانی ئەوان ئەخوێنی و زۆرێک لەو مامۆستا بەڕێزانەی کە لێرە پەروەردە بوون لە بواری عیلمیدا کە ئەلحەمدولله ئەتوانین بڵێن عێراق هەمووی شانازی پێوە کردوون یەکێک لەوانە جەنابی مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕس بووە کە بووە مفتی دیار و گەورەی عێراق و جەنابی شێخ مفتی زەهاوی ئەوانە هەمویان لە کاتی کە مفتی عێراقی بوون سەردانەکانیانە هاتوون بۆ ئەم مزگەوتە و لێرە دیدارەکانیان لەگەڵ زانایانی ناوچەی شارە زووردا بەعام ئەنجام داوە گەورە شاعیرانی کورد لەم مزگەوتەی گەورەی خورماڵدا هەمووی پەروەردە بوون وەکو خەڵکی خورماڵ بەڕاستی کەتێکی ئابووری کەتێک گەشتیاری زۆر باشمان هەیە یعنی ئەو گەشتیارانێک کە دێنە خورماڵ با بڵێم لە سەدا 80 بۆ 90 بازاری خورماڵیان بەرز کردوێتەوە کەرتی ئابووری خورماڵیان بەرز کردوێتەوە بەڵام مزگەوتی گەورەی خورماڵ شوێنێکی مێژوویە خۆتان ئەزانن شوێنێکی جوانە کەشوایەکی فێنکی و خۆشی هەیە خەڵکێکی لە دوورەوە دێن بۆ لای بۆ سێری بۆ سەردانی بەڵام بەداخەوەم کە حکومەت خۆی شاردووتە لە نۆژەنکردنی و تا ئێستا دوو بەرهێنەر نۆژەن یەکەنەوە دوو مەسەلەن چۆنی بڵێم یانی وەکو بەڕای خوا ئیشەکەی تیاکەن و گەشتکەتی گەشتەکانی شتیان ناکەن یعنی کابراڵێ مزگەوتێکی خێر مەقاوە بیکەمەوە لە کاتێکا حکومەت وەزارەتێکی بە ناوی ئەوقاف و چەند ساڵێکە ئەو من ئاگادار بم 10 ساڵە ژێ مزگەوتێکی نەکردوەوە هەرە بێ خەڵک و خێرخواز و لە کاتێکا کەرتی گەشتیاری بۆ قازانجی سەرەکی حکومەت دەیکات نەک بۆ بەرهێنەرەکان خورماڵیش بێبەش نییە لەو بێباکی حکومەت یعنی تا ئێستاش مەسەلەن چەند لە خورماڵە چەند مزگەوتێک بۆ مزگەوتی گەورەی خورماڵیشەوە تا ئێستا بۆ بەرهێنەرەکان دەیکەنەوە کەسێکی دیندار و موسڵمانەیە پارەهەیە وەڵێ کاکە من لە ڕای خوا یەکەم نا ئێرە وەزارەتێکمانێ بە ناوی ئەوقافەوە ئێرە مڵکی ئەوقافە وەرە تۆ بۆ بەرهێنەرێک بێت ئەم مزگەوتە بکاتەوە ئەڵێ خەی ناکات و پارەی خۆ سەرف بکە بەڵام بۆ شوێن نییە تەسەڕفی بێ بکەیت مزگەوتی گەورەی خورماڵ وەکو ناوەندێکی زانکۆوە بوو ینی بەڕاستی مەدرسەیەک بووە چەندین زانا و شاعیرانی کلاسیکی لێرە خوێندیانە ئەمە هەگەر ئەمە بێ ئەوانەی کە شارەزاین و ئەچەند ئێمە بێژوو نازانین لە سەرەتاوە چی زانایە لێرە خوێندێتی بەڵام ئەوەی شارەزا بێت لە باباناوەسی سەرگەتی وەزانین کێک بگو لە ئەلمانی خۆی لە ساڵی 1500ەکان لێرە زانا بوو دوایە مەسەلەن ئێمە مەلا جەلالی خورماڵمانەیە مەلا جەلالەدینی خورماڵ بە سمبولی مزگەوتی گەورەی خورماڵ دانێ سەردەمی ئەو هاوکات و لەگەڵ شێعڵای خەرپانی مەلابراهیمی بیارەک ناوە سێکوچکەی زانست یعنی وەکو مامۆستا جەمال بابان لە کتێبی سلێمانی شارە گەشاوەکە ماڵێ لێ خورماڵ و بەرزنجە وەکو زانکۆیەک لێ هابووە ساڵی 1950 بەردەوام زانای پێگەیاندووە چەندین یەکێکی لەوانە بەدامەرزێنەری تەریقەتی نەقەشبەندی کە مەولانە خالیدی نەقەشبەندیە ئەوە ژوورەکەیەتی لێوە لێرە خوێندوێتی و لێرەش مامۆستا بووە یعنی لێرەوە تەریقەتی نەقەشبەندی بڵاو بۆتۆ بەسەر جیهانە پێش هیندستان و نیودەلی و پاکستان و لاهای کەوتووە و بەردەوام ئەم مزگەوتە گرنگی خۆی هەبووە لە ساڵی 1911 بەپێی فەرمانێکی سوڵتانی عوسمانی شێخ عەبدوڕەحیمی مهاجیر دەئەنرێ بە ئیمام و خەتیبی ئەم مزگەوتە یعنی ئەوەنە گرنگ بووە لە سوڵتانەوە فەرمانی دەکردووە دوای دامەرزانی دەوڵەتی عێراقی دەوڵەتی مەلیک فەیسەڵ یەکەم خۆی سەردانی ئەم مزگەوتی گەورەی کردە بۆ لای شێخ حیسامەدین نەقشبەندی ساڵی 1933 و مامۆستا شاکر فەتاح لە گەشتەکەی هەڵەبجە هۆرامانیشا سەردانی کردو 1933 دەڵێ مزگەوتی گەورەی خورماڵ
دوون و هۆم بووە حەوزێکی ئای هەبووە چەند دارە گەورەیەکی پەڵگی هەبووە کە ئیسایش خۆشبەختانە ماون وە مزگەوتە یەکێک لە هەرە گرنگیەکان کە چەندین زانای پێگەاندە وەکو حەزرەتی نالی وەکو مامۆلانە خالید نەقەشبی مامۆستا ئەحمەدی مفتیزادەی سنە مامۆستا مەلافایان شارەزووری مامۆستا ئەحمەدی شافعی حەزرەتی مەولەی ئەمانەی پێگەاندووە یەکێک لە هەرە گرنگەکانی ئەم مزگەوتەی یەکەمین قوتابخانەی نیمچە حکومی کە سەردەی مامۆستا شاکر فەتا ئەو کاتێک کە بەڕێوەبەری ناحیە خورماڵ بووە کە جەنابی شێخ حسامەدین لە مزگەوتە ژوورێکی دا بە مامۆستا شاکر فەتاح بۆ یەکەم جار ساڵی 1940 قوتابخانەی نێشتنی خوێنایی کرێت هەرچە حکومەت هاوکاری نەکردو قوتابخانە حکومی نەبووە بەڵام خۆشبەختانە یەکەم چرای خوێندن لە مزگەوتی گەورە بووە 16 قوتابی پێگەیاندووە مامۆستا شاکر فەتاح گەورە شاعیرانی کورد لە مزگەوتەتا پەروەردەبوون کە مێژووی کورد ئەتوانین بڵێن کورد شانازی پێوە ئەکات یەکێک لەوانە مامۆستا مەولەوی بووە بەڕەحمەت بێت قانع بووە نالی بووە گۆران بووە سەیدی هەورامی بووە و زۆرێک لەو کەڵە پیاوانەی کە لە دەرەوەی سنووری با بڵێن میرنشینی شارە زووریشدا هاتوون لەم شوێنە ئیسیفادەیان کردووە و ئەو سەردەمانە منازەڕە هەبووە بەرامبەر بە یەک یعنی شاعرەکان هاتوون لێرە شعریان گۆڕیوەتەوە مانگانە دانیشتون ئالێرە لە ساڵێکە یەک مانگ چۆن ئێستا ئێمە مەولودنامەکان ئەگێڕین ساڵانە بە هەمان شێوە منازەڕەی شیعری هەبووە لەم مزگەوتی گەورەی خورماڵەوەکو سەکۆیەک بۆ گۆڕینەوەی ڕاو سەرنج و شاعری و ئەم بابەتانە لە مزگەوتی گەورەی خورماڵە ئەنجام درراوە. ئەوەی کە من بینی بێتم ئەوەی کە ئافرەت بێ پێیان خۆش نییە بێتە ئێرە هەر پێیان هەنی ئەوانەی کە دێن لێرە نوێژەکەن ئەو نوێژ خوێنانی ئەم ئەم ماڵانە دێن و مامۆستاکەن بینیومە ینی نەک ئافرەتی سووری ژەر بینیومە ئافرەتی محاجەبە ژەر هاتووە و توانە مێدا دەگەن من خۆم بینیومە لەبەرەوەی ئەوە شتێکی باش نییە چونکە ئەو مزگەوتە کە شوێنێکی ئەوەنە کۆنەی سەردەمی ئیسلام و بۆ بە شوێنێکی گەشتیاری لە هەموو عێراق و عەرەب باوەڕکە لە هەموو عێراق و ڕۆگەنە ئێرە شتێکی باش نییە تۆ ڕێگری لە خەڵک کە بێتە ئێرە وەکو بۆ ئەوەی کە ئیتر ئەوانش پێیان ناخۆش نبێ بە قەنەعەتی من ئەو قسە دووبارە و دەبارەیەکەمە پێویستەکە ئەم بەشەی مزگەوتەکە ئێستا ئەگەر ئەوە تەواو بێ ئەم بەشەی جیاکەنەوە لە مزگەوتەکە ها تێگەی ئیتر بۆ ئەوەی خەڵک بێ بە مرتاحی ئافرەت بێرچیە بێ گەشتی خۆی بکات و چێژی لێوە بێ لە ساڵی 1950 دوای ئەوەی مامۆستا سێ عەبدوڵای هەولێری لێرە نامێنێ چەند مامۆسایە دوو زانای بەناوبانگ کێبڕکێکن ببنە ئیمام و خەتیبی مزگەوتی گەورە یەکێ لەوانە مامۆستا مەلا محەممەد مەلابەهای کە ناسرا مەلابەهای خورماڵە دەکاتە باوکی مامۆستا سەلاحەدین لەگەڵ مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی پێشووی بزنەوەی ئیسلامی ئەم دوو زانایە هەرچەند مامۆستا عەلی عەبدولعەزیز لە تەمەنە مناڵترە لە مامۆستا مەلا محەممەد مەلابەها داوا دەکەن با مامۆستا مەلا محەممەد مەلابەها لە مزگەوتی گەورە ئیمام خەتیبی و ماڵی باری کردوێتە لە بیارەوە بۆ خورماڵ بەڵام وەکو شتێک ئەویش حەزەکە لە مزگەوتی گەورە چونکە مزگەوتی گەورە هەموو کەس حەزیەک لەبێ و ئیمام خەتیب ئیقناع ناکات دوای ئەوە لەلایەن مامۆستا شێخ محەممەدی خاڵ کە ئەو کاتە لە سەرۆکی زانایانی سلێمانی بووە داوا دەکات بە تاقیکردنەوەیکی زانستی یەکێکیان هەڵەبژێرن بۆ ئیمام خەتیبی ئەوە بوو لە سلێمانی تاقیکردنی زانستی کرێ لەلایەن مامۆستا مەلا محەممەد مەلابەها و مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز ئەو مامۆستا مەلا محەممەد مەلابەها دەردەچێت و دەبێتە ئیمام و خەتیبی مزگەوتی خورماڵ لە ساڵی 1950 تا ساڵی 1970 تا شەڕی ئێران و عێراق دەبوایە ئەم مزگەوتەوە خۆی دروست بکرێتەوە و داهاتێکی باش ئەچووە بەڕاستی دەخڵی ناوچەکە و حکومەتی هەرێم
چونکە ئەم مزگەوتە یەکێکە وتمان لەدە مزگەوتە سەرەتاکانی جیهانی ئیسلامی بەداخەوە یعنی حکوومەتی هێرێم نەیکردو ئێستا خێرخوازی کاتەوە دەستی خۆش بێ لە تازە لە سەرەتای نوێژەنکردنەوەیان هیواداری وەکو خۆی بکرێتەوە هەرچەند بەپێی نەخشەکە و خۆی دەگرێتەوە ماڵی ئاوا بێت بەڵام دەبایە لە ئەولێتی حکوومەتی هەرێم ئەم مزگەوتە بکرێتەوە ئەم مزگەوتە بکرێتە شوێنێکی گەشتیاری ئاینی کە لە پاڵ چەند شوێنێکی گەشتیاری و گەشت و گوزاریدایە شوێنێکی گرنگ دەبوو دەناسا بە ناوچەکانی ئیسا لە سەر تاسەری عێراق و خەڵکیێت ئەو کاتە زیاتر دەناسا.